السلام عليكم ورحمة الله وبركاته. صلاة و قوتابیانی خۆشەویست، قوتابیانی قەدرگرانی خۆم، قوتابیانی عزیز. ئەوڕۆ دێینە سەر شیکارکردنی پێداچوونەوەی فیزیای پۆلی 11 بۆ بەشی چەندەم؟ بۆ بەشی یەکەم. پێداچوونەوەی بەشی یەکەم کە کۆمەڵێک پرسیاری لەخۆ گرتووە، دێین ئەو پرسیارانە شی دەکەینەوە ئینشاءالله. گوێ بگرن. بەڕێزە پرسیاری یەکەم دەڵێ بە بەکارهێنانی وێنەی بەرامبەر دووری و بڕاو لادان لە کاتی خوێندا و دیاری بکە و هەژمێر بکە. ئەنی ئەو ڕسممان هەیە کاکە، لادانمان هەیە و کاتمان هەیە. دەڵێت دووری بڕاو، قوتابیانی خۆشەویست، لێر دەڵێت چی؟ دووری بڕاو، دووری و لەگەڵ لادان لە کاتی خوێندا و دەست نیشان بکە. چ دەکەین بابە؟ چۆن دەزانیت دووری بڕاو یان لادان؟ چۆن بزانین مەودای دووری و لادان چۆن بزانین؟ دەڵێن دووریەکە دەکاتە چەند؟ دەکاتە 6 مەتر، بەڵام لادانەکەش هەر دەکات چەند؟ موجب 6. بۆ ئەگەر دیقەت دێ ئەو هێڵە تەماشا بکە، ئەو هێڵە دێتە ئێرە، بەرامبەر چەندیە؟ بەرامبەر 6. کاتە لێرەدا هەمان بڕیان دەبێت، هەم دووری و هەم لادان. پرسیار دڵی خێرای ساعتی لەسەر چەماوی شوێن و کات لەو وێنەیە کە سەرەوەدا بەچی دەنوێنرێت؟ قوتابیانی خۆشەویست، بەنسبەت ئەو پرسیاری دووەمە لەسەر وێنەی دووەم بوو. باشە ئەو وێنەیە بەسمان ئەو وێنێ بە هەم شوێن و هەم کات. بەلاری ئەوش دەتوانانی لاری وەربگری، لادان و کات ئەوش دەتوانێت شوێن بە دووری و لادان هەردووشی دەتوانێت ناوی لێ بنێن شوێن. پرسیاری سێم وێنەی بەرامبەر چەماوی شوێن و کاتە، ئەوە شوێن ئەوەش کات. بۆ مێروویەک دەردەخات کە لەسەر هێڵێکی ڕاست دەجوڵێت ئایا خێرایی مێرووەکە پۆزیتیڤ یان نێگەتیڤ یان سەفرە لە هەموو ساتی دیاریکراوەکان لە وێنەکەدا دیاری بکە. زۆر ئاسانە بابە، تەماشا بکە قوتابیان. ئەمە ئەگەر بین تەماشا بکەین، دەڵێن بڕی خێرایی نێگەتیڤە. خێرایی چیە؟ نێگەتیڤە. لە چی؟ لە تی1 و تی4. بۆ ئەگەر بین تەماشا بکەین، ئێرە ئەوە تی1ە، ئەوە تی2، ئەوە تی چەندە؟ ئەوە تی3، ئەوە تی چەندە؟ تی4، ئەوە تی چەندە؟ تی5. بابەجان دەڵێ لە تی1 و تی4. ئێستا ئەوە تی1 بۆ تی4ش لێرە دێتە خوارێ، وایە؟ لێرەش لە تی1ش دێتە کوێ؟ دێتە خوارێ. کاتە لەو دوو حاڵەتت لەبەرەوە بڕ خواردن نێگەتیڤ. و بڕی خێرایی پۆزیتیڤ دەبێت لە تی2 و تی3. بۆ لە تی2 تی3؟ چونکە لە تی2 بەرەو کوێ دەچێ؟ بەرەو سەرێ. لە تی3ش هەر بەرەو کوێ؟ بەرەو سێ. ئەوە تی3ە، ئەوەش تی2، بەرەو سێرە دەڕوا، کاتە پۆزیتیڤ دەبێت. ئەی لەکوێدا نەگۆڕ دەبێت؟ ئەلێرە ئەو هێڵە ڕاستە یعنی نەگۆڕ. باشە بابە؟ کاتە بەرامبەر چییە؟ بەرامبەر تی5. کاتە بڕی خێرایی سفر دەبێت لە چی؟ لە تی5. ئەوش بەنسبەت پرسیاری سێەم. پرسیاری چوارەم دەڵێ وەڵامی ئەم پرسیارانەی خوارە بدە و بەکارهێنان وێنەیەکانی پرسیاری سێەم ئەو کاتەی خوێنراوە کامەیە کە خێرایی تێیدا نێگەتیڤ دەبێت؟ خێرایی کاتەکان کە تێیدا نێگەتیڤ دەبێت بابە؟ دەڵێن لە سەفرەوە بۆ چەند؟ تی1. طبعاً ئەوە لە سەفرەوە دەستی پێ کردووە بۆ تی1. ئەوە خێرایەکە چیە؟ نێگەتیڤ. لە تی2 بۆ تی3، لە تی2 بۆ لە تی1 عەفوەن بۆ تی2، لە تی3 بۆ تی4 ئێرە، و لە تی4 بۆ تی5. باشە ئەوانە تێدا خێرایەکان چیە؟ نێگەتیڤ دەبێت. و لە هەمان کاتیشدا دڵ ئەو کاتە خوێنراوە کامە کە خێرایەکە تێدا پۆزیتیڤ دەبێت. بە هەمان شێوە لەسەر ڕسمەکەی وەریدەگری، لێرە تی1 بۆ تی2، تی1 بۆ تی2 ئێرە زیادی کردووە، وانە؟ زیادی کردووە، بەرەو زیادبوون دەچێت. لە تی2 بۆ تی3 بەرەو زیادبوون دەچێت. لە تی3 بۆ تی4، تی3 ئەوەشیان تی4 هەر بەرەو چیە؟ بەرەو زیادبوونە. یاری چوارەم لەقی بادڵ ئەو کاتی خوێنراوە کامە کە خێرایەکەی تێدا چیە؟ پۆزیتیڤە. کاکە جاکارە ئەوە تاودان خێرایەکەی تێدا پۆزیتیڤ بێت، ئەوە مەقسەدی کوێیە؟ مەقسەدی ئەوەیە کە ئەو شوێنێکی زیاد دەکە. ئێستارسان لە تی2 بۆ تی3 زیادی کردووە، لە تی3 بۆ تی4، لە تی3 بۆ تی4 هەرچی لاتۆ زیادی کردووە، وایە؟ ئەوانە ئەو ناوچەیە تێدا خێرایەکەی چیە؟ پۆزیتیڤ. تی1 بۆ تی2، لە تی2 بۆ تی3، لە تی3 بۆ تی4.
پرسیاری پێنجام دەڵێت چی دەڵێن دەربارەی لادانی مراویەک مراوی قوربان جان جا فیزیا ئەوەی خۆشە بە مراویەوە بە گوڵدانەوە بە مێرولەوە لە هەموو شتێکی دەکۆڵێتەوە جا بۆی دەڵێن فیزیا و ژیان جا ئەکە بتوێت فیزیای لێتی بگەی دەبی ژیانەکەشیت لێ بزانی باشە کاکە بوونە مامۆستای فیزیا ئەوەندە ئاسان نییە دەبێت لە کۆڵینەوەی ژیاندا چاکسارەزاوی کاکە جەهات دەلێرە باسی مراوی دەکە بزانم مراوی دەڵێت چی دەڵێت چی دەڵێت قسان ناکە بەس تی دەگەم بزانین شەکە لەسەر مراویەکە چۆنە دەڵێت چی دەڵێن دەربارەی لادانی مراویەک لادانی مراویەک لە کاتێکی دارێکەوە ئەگەر ناوەندە خێرایەکەی لەو ماوەیەدا سەفر بێ جاوەرە مراوی تێکەڵ کردو لەگەڵ خێرایی باشە مراوی چی بەسەر دێ ناوەندە خێرایەکەی لەو کاتێک کە سەفر بێ لادانی مراویەکە چۆنە دەڵێ مامۆستا پێویستە لادانی مراویەکە هەر سەفر بێ بۆ دەڵێت چونکە مامۆستای گیان ناوەندە خێرایی کە ئەی ئەڤەرێج بوو دەمانگوت دەکاتە دەڵتا ئێکس بەسەر دەڵتاتی یعنی لادانی بڕاوسەکات ئێدەیگەرەوە سەفر بێ کاتە ئەوەشمان چییە ئەوەش سەفرە جاکەواتە دەڵێن لادانەکەمان سەفرە پرسیاری شەشەم دەکرێت خێرایی پۆزیتیڤ یان نێگەتیڤ بێ بەگوێرەی ئاڕاستەی لادانەکەی لە کاتێک دەکات هەمیشە پۆزیتیڤە هەمیشە کات پۆزیتیڤ دەبێت بۆچی یعنی ئەمە بۆ کات هەمیشە پۆزیتیڤە بەڵام خێرایی هەم پۆزیتیڤ یان نێگەتیڤە ئێکاکە دەتوانین بە دوو ڕێگە جواب بدەینەوە یەک لەوانە دەڵێ کاتی خێنراوە هەمیشە پۆزیتیڤ لەبەرەوەی بڕ کات بڕە ژمارەیە بەڵام خێرایی هێندێکی ئارسەدارە بۆ هەیە پۆزیتیڤ بۆ هەیە چیە نێگەتیڤ دێ باشە و لەبەرەوەی کات خێنرا هەمیشە پۆزیتیڤش دەبێت چونکە کات بێک ئارەسە بەرەو کوێرەدا بەرەو پێش ڕانەوەتە هەندێکی ژمارەیە ئارەسەدار نییە بەنسبەت پرسیاری حەوتام گەشتی پاسێکی خوێندکار لە ماڵەوە بۆ خوێندنگایەک 0.530 سعات یعنی تقریبا دەخانێت بە ناوەندە خێراییە کە بڕەکەی چەندە 19 کیلومتر بەسەر سعات بەرەو کوێ بەرەو خۆرهەڵات لادانەکەی چەندە زۆر بەسیتە لادان ئەگە بدۆزینەوە لادان قوربانجان ئەمە یەختی خۆی لە یاسایەکمان هەبوو دەمانگوت V و دەڵتا X و دەڵتا T دەیوەرە دەڵتا X دۆزەوە ئەو دوانە چیانە دەکەم جاران دەکەم دۆلێکیاندا بەڵام دەبێ ئاگداربی سعات و سعات پێکەوە دەڕۆن ئەو کاتە 19 زەڵبی 0.53 دەکەی یان 0.530 صفر پاش پارێزە قیمەتی نییە قیمە صفر پاش پارێزە قیمەتی نییە دەتوانین بچی 0.56 دەجارانیان کە دەکات چەند دەکاتە 10.1 کیلۆمەتر پرسیاری هەشتەم ژمارەی پێوانی پێشبڕکێی ماراسۆن ئەو بەس ئەو پرسیارە بە هەمان شێوە حەلی دەکەی بەس ئەو کاتەی دەگۆڕی ئەو کاتە 24 ئەو هەموو بکەی بچرکە یعنی بڵێ بچی دوو جاران سعاتێک چەند چرکەیە 3600 باشە کۆ منیتمان هەیە نۆ جارانی چەند 60 دەخێناو کەوانەی باشە کۆ چەند 21 ئەو کاتانە هەموو کۆ دەکەیەوە یعنی دەڵتاتیەکەی دەکەی بەچی دیکەیە سێکەند کرمانە سێکەند دەکات چەند 7761 سێکەند وی ئەڤەرێجیشمان هەیە 5.436 متر بەسەر سێکەند لێکیان دەدەین و نایخوای لێ دێنین و چ دەدۆزینەوە و دەتایەک دەدۆزینەوە و ڕۆکوێش بێ و ڕۆ خۆرهەڵاتیش بێ و لەبەر چیش لەبەرەوەی بۆ خۆی کابرا بەرەو کوێیە ژمارە پێوانی پێشبڕکێیەکە ناوەندە خێراییەک دەڕوات تووری پێشبڕکێیەکە بەرەو کوێ بەرەو خۆرهەڵات باشە بە ئاڕستەی بەرەو کوێ بەرەو خۆرهەڵات ئەگە ئاڕستەکە بەرەو خۆر ئاوە دەمانوسی خۆر ئاوە باشە پرسیاری نۆ ئەو ئۆتۆمبیلانەمان لەو وێنەیەدا وێنەی ئەلف دوو ئۆتۆمبیل وێنەی ئەلف دوو ئۆتۆمبیلمان وێنە تا ئەی دوو ئۆتۆمبیلمان هەیە وێنەی باش دوو ئۆتۆمبیلمان هەیە لە ساتی دارێکەوە سەرڕێگایەکی بیاباناوی نیشان دەدا لە کاتێکدا وێنەی بە شانی یەک هەردووشیان پێکەوە دەڕۆن لەلای مەقسەدی دار تەلافی ئەوە لەلای دار تەلەڤیزیۆنەکە مەقسەد زانای مەقسەدی چییە مەقسەدی ئەو عەمودەیە ئەوە ناو مەسەقەفەکەیەتی دوای پێنج چرکە دەریان دەخات دوای پێنج چرکە دەریان دەخات دوو دار تەلەڤیزیۆنەکە 70 متر لە یەکترەوە دوورن ئەمانەی خوارەوە هەژمێر بکە یعنی بە کورتی پوختی ئەو پرسیارێکە هەمانە دین ئەو داواکرانی کە هەیە لەسەر ئەو وێنەی جواب دەدەینەوە
لە لەقی ئە لە دەڵێ لادانی ئۆتۆمبیلی ئەی لە ماوەی 5 چرکەدا چەندە لادانی ئۆتۆمبیلی ئەی ئەوەیە کاکە چ دەکەمە من بۆ خۆی ئەو لادانەی کە بڕیەتی چەندە 7 مەتر نییە دەڵێن دڵتایە کەس دەکاتی 7 مەتر کەم چی سفر هەر دەکات چەند 7 مەتر چونکە ئۆتۆمبیلی ئەی تەنها یەک داری تەلەڤیزیۆنی بڕیوە لادانی ئۆتۆمبیلی بی لە ماوەی 5 چرکەکەدا چەندە لادانی ئۆتۆمبیلی بی چونکە ئۆتۆمبیلی بی تەنها 2 تا تەلەڤیزیۆنی بڕی مەودای 2 قڵان دەکاتە چەند 7 ئەوە دارتەلێک 7 دارتەلێکش 7 2 دانە 7 دەکات چەند دەکاتە 140 کە دەڵێن 140 کەم سەفر دەکات چەند دەکاتە 140 کەواتە ئۆتۆمبیلی بی 140 مەتری بڕیوە لە خاڵی جیم دەڵێن ناوەندە خێرایی ئۆتۆمبیلی ئەی لە ماوەی 5 چرکەدا چەندە ناوەندە خێرایی یاسامان هەیە وی ئەڤەرێج دەکات دەڵتا ئەیەکرد بەسەر دڵتاتی لادانەکەی بڕیوە چەندە 70 بوو دابەشی پێنجی دەکەین دەکات چەند دەکاتە 14 مەتر بەسەر سەکەند لە لەقیدا دەڵێن ناوەندە خێرایی ئۆتۆمبیلی بی لە ماوەی 5 چرکەدا بەس ئەوەندەی بزانە بابە هەموو پرسیارەکان بۆ ئۆتۆمبیلی ئەی 7 مەتر لادان بەکاردێن بۆ ئۆتۆمبیلی بی 140 ئێستا لێرەکانە بە 140 لەکەی دابەش چەند دەکەی 5 دەکەی هەر ئەوەندەی هیچکەی تێدا نییە پرسیاری دا قوتابیانی خۆشەویست پرسیارێکی ئاسانە ئالان ئۆتۆمبیلێکی بەکاردێنێ بۆ گەشتکردنە شارێک بۆ شارێکی بە خێرایی 80 کیلومتر بە سەعات بۆ ماوەی چەند 30 مینێت تەماشاکە ئەوە V یەکەم ئەوەشیان کاتی یەکەم بە خێرایی اینجا دوای 105 کیلومتر بە سەعات بۆ ماوەی 12 مینێت ئەوە V دووەم T دووەم V سێەم T سێەم ئەگە بزانین نان خواردن و بنزین وەرگرتن 15 مینێت دەخایەنێت چی دەوێ داواکرای پرسیارەکەمان چیە لەقی ئەلەف دڵ ئەو دووری گشتێ بدۆزەوە یعنی کۆی مەودای دووری گشتێکە دەبێت چ بکەیت دڵتا ئێکس دۆزیەوە تەماشایەک دیقەت دەیە ئەمە V یەکمان هەیە T یەکمان هەیە باشە طبعا ئەو مینیتی دەکەین بە سەعات ئاگادار بە مینیتی بکەم بە سەعات دابەشی چەند دەکەم دابەشی 60 دەکەم کاکە باشە ئەوە دابەشی چەند دەکرێت 60 دەکرێت بەهۆی T1 و V1 چ دەدۆزمەوە دڵتا X یەک دەدۆزمەوە بەهۆی V2 T2 چ دەدۆزمەوە طبعا کاتەکان هەموو دەکەی بە سەعات ئاگادار بە ئەوە دڵتا X دووەم دەدۆزمەوە بەهۆی V3 و T3 چ دەدۆزمەوە قوربانجان دەڵێ مامۆستا X سێم دەدۆزینەوە جەوەر هەر Xەکان کۆکەوە بەو شێوەیە کە بۆ مەحەل کردووی X1 X2 X3 و X4 چوارەمیشمان هەیە ئەوەش چوارەمە باشە X4 پێ دەدۆزینەوە لەوەی هەموو Xەکان چ دەکەم کۆ دەکەمەوە ئەوە دەبێتە دووری گشتێکە پرسیاری 11 بە هەمان شێوە حەل لە بێ قوتابیان 11 دەتوانێت بۆ خۆت هەوڵێکی لەگەڵ دەی پرسیاری 12 شتێکی تێدایە دڵ تاودانی کیسەڵێک چەندە کە بە خێرایەکی نەگۆڕ دەچوڵێت وەرە پێت بڵم دەڵێ بە چی دەڵێ بە تاودانێکی چی کاکە دەڵێ بە خێرایەکی چی خێرایەکی نەگۆڕ مادەم کوتی خێرایی نەگۆڕ قوربانجان ئەمن هەر ئۆتۆماتیکیان بڕەکەی چەندە بخۆشی دایێت دەڵێ 0.25 متر بە ئاڕستی چی بە ئاڕستەی لا ڕاست چیشی دەوێت چی بە دۆزینەوە دەڵێت تاودانەکە چەندە ئەمن پێشتر تێبینم پێگوتی گوتم ئەگەر تاودان نەگۆڕ بوو ئەوە خێرایی نەگۆڕ بوو تاودان چی ئۆتۆماتیکی دەڵێ مامۆستا سەفر مادەم خێرایی نەگۆڕ بوو ڕێک ئۆتۆماتیکی تاودان چیە سەفر دەشتوانێ حەلیکەیت لەبەرەوەی دەڵێن نەگۆڕ V فاینەڵ و V ئینیشەڵ یەکسانن بە پیاسایەکە دایدەنێەوە و تاودانەکە دەکات سەفر پرسیاری 13 دەڵێت چەماوەکانی خێرایی و کات بۆ ئەم جوڵانەی خوارەوە بچێشە باشە ئەوە پرسیارێ بۆ تۆ لێ دەگەڕم پاسێکت هەیە یعنی هێلکاری دەکەی هێلکاری باشە لەقی ئەلف دەڵە پاسێک بە خێرایشی نەگۆڕ دەجوڵێ ئێکە بە خێرایەکی نەگۆڕ جوڵێت مەقسەدی چییە ئەوە خێرایشی نەگۆڕە ئێرە ئەوە لادان ئێرەش کات ئەوە خێرایی نەگۆڕی پێ دەڵێن باشە عەرەبانێک بە تێکرایشی نەگۆڕ خێرایەکی زیاد دەکە کاتێک بە ئارەستی پۆزیتیڤ دەجوڵێ تاشاکە یعنی ئەوکانیکە بۆ خۆتە وڵدا بیانکەی ئاسانە باواجب بێ بۆت پرسیاری 14 دەڵێ دەشێت ئۆتۆمبیلێک بە ئارەستەی خۆر هەڵات بڕوە و تاودانەکەش بەڵێ گوتمان کاتێک خێرایی و تاودان ئارسی عەکسێک دەبێت ئەگەر لە باری چدا بوو هێواش بوونەوە بەس ئیشت بە وشەی چ بێ
ئیشت بە وشەی هێواش بوونەوەی بێ ئەو هێواش بوونە هێواش باژۆ باشە وەچی هێواش باژۆ ئەها ڤیەکەمان بۆ ئاراستەیە بێ تاودانەکەمان بۆ ئاراسی دەبێت یان ئەگەر ڤیەکەمان بۆ ئاراستەیە بێ تاودانەکەمان بۆ ئارسی دەبێت ئەوە لە چەند دەرێ ئەوە ئەگەر هاتوو باسی چی کرد هێواش باژۆ باشە لە هێواش بوونەوە ئەو شتا ڕوودەدا ئەوش بەنسبەت پرسیاری 15 پرسیاری 16 ئۆتۆمبیلێک لە سەیە لە ڕاز دەجوڵە لە سەرەتا خێراییەکمان هەیە 5 مەتر بەسەر سێکان بە دوا خێرایی 8 مەتر بەسەر سێکان تاودانیشمان هەیە کاتی پێ یەکێک لە چوار یاساکە بەکاردێنی لەبەر چیەکێک لە چوار یاساکە بەکار چونکە لێ خێرایی سەرەتا و خێرایی کۆتاییمان هەیە یەکێک لەو تێبینانەی کە باسم کرد گوتم ئەگەر هاتوو خێرای سەرەتا و خێرای کۆتایی دابوو ئەو یەک سەبزانێکێک لە چوار یاساکانە اینجا ماگە بمان هەیە کات دۆزینەوە بۆ شێوەڕێکی دەخین یاساکەی هەرێکە و دای دەنێەوە بەڵام ئاگاداری گونجاندنی یەکە بێ یەکەکان لێری کێشەی نییە هەمویانەکانیان گونجاوە دان دەنێ و کاتەکەت بۆ دەرەچێت دەکات چەند دەکاتە 4 سێکان پرسیاری 17 دەڵێت چی ئەو وێنەمان هەیە ئەو وێنەیە وێنەیەکی پرسیارێکی زۆر باشە وێنەی پرسیاری 17 خێرایی و کات مانای چ دەگەێنێت تاودان چی تاودان خێرایی و کات یعنی تاودان شوێن و کات یعنی خێرایی لەو پرسیارە بەلەبەرەوەی دڵ خێراییەکە یعنی تاودان لەسەر ڕێژی ڕاز دەجوڵە تاودانەکەی لەم کاتانی خوارد دۆزەوە تاو لە خاڵی ئەلەف دەڵێ ئەگە کاتەکەم سفر بێ تا شاکە بابە کاتەکەم چ بێ سفر کات سفر بێ ئێستا لێرە وەری بگرین ئەوە کاتە ئەوەش خێرایە کات لێرە سفر لە سفرەوە بۆ چەند بۆ 5 سێکان 5 سێکان دەکێتە ئێرە ئێرە اینجا مەسافەکەی لێرەش ببورن هەڵەمان کرد کاتەکە لەسەر تەوەرەی کوێ بابە کاتەکە لەسەر تەوەرەی ئێکسە کە دەڵێن لەسەر تەوەرەی ئێکسە مەبەستمان کوێیە ئێرە 5 سێکەند ئێرە 5 سێکەند لە 0 بۆ 5 ئەو مەسافەیە ئەو مەسافەیە ینی ئێرە 0 بۆ 5 بزانین تاودان دەکات چی تاودان 0 بۆ چونکە نەگۆڕە ئەوە بەرامبەر ئێرە ئەوش بەرامبەر ئێرە چیە لەبەر هێڵی ڕاستە کاکسێ دەڵێن تاودانەکە چیە تاودانەکە سفرە لە خاڵی 5 سێکەند بۆ 15 سێکەند 5 سێکەند ئێستاەوە 5 سێکەندە بۆ 15 سێکەند ینی ئێرە ئەو خاڵی وەردەگرین لێرە بەرامبەر چەندە لێرەش 5 سێکەندمان هەیە ئێرە ینی ئەوە لێرە ئەو مەسافەیە دەکات ئەوە پۆزەتیڤ دەبێت چونکە ڕوو لە زیاد بوونە وایە بەس دەکاتە چی ئەگە تۆ لێرە بەراوردی بکەین لێرە بەرامبەر چەندە 6 یان نزیکی حەوت چونکە ڕێک ئێرە دەکاتە حەوت ئەوە باشە دەڵێن حەوت کەم لە خوارێش بەرامبەر چەندە لێرەش هەر بەرامبەر سالب حەوتە باشە کە دەڵێن حەوت کەم سالب حەوت دەکات 14 وە کاتەکەش 15 کەم 5 دەکاتدا دابەشی دەکەی دەکاتە 1.4 مەتر بەسەر سێکان دووجە پرسیاری لەقی جیمیش بە هەمان شێوە حەلەکەی لە لەقی جیم دەڵێ لە ماوەی 15 سێکەند بۆ 20 سێکەند 15 سێکەندمان هەیە لێرە ئەوەش 20 سێکەند دیسان لێرە تاودانەکە چیە تاودانەکەمان نەگۆڕە واتە تاودان چیە سفرە تاودان دەبێتە سفر ئەوەش بەنسبەت پرسیاری 17 بەنسبەت پرسیاری 18 قوتابیان ئەوە دەتوانی بۆ خۆی حەلی بکەیت خێرایی داون خێراییەکان دەیبی گۆڕی کیلۆمەتر بەسەر سەعاتی بکەی مەتر بەسەر سێکەند لەبەرەوەی کاتەکەمان بەچرکەیە دەڵێت دووری مبدۆزەوە لەبەرەوەی خێرایی سەرەتا و خێرایی کۆتایی داوە وە کاتیشم هەیە پێم گوتی وتم ئەگەر هاتوو خێرایی سەرەتا و خێرایی کۆتاییمان هەبوو یەکێک لە چوار یاساکەی بەکاردێنین باشە ئەو یەکێک لە چوار یاساکە چیە بەکاردێنین ئەوەی بەکاردێنین کە لێرە تەماشا دەکەین چی تێدانە تاودانی تێدانێت کاتە یاسای بەکاردێنم تاودانی تێدانێت ئەو یاسایە تاودانی تێدا نییە هەرێکە و لەجێ خۆیدا دەنێمەوە پاش ئەوەی یەکەکانم گونجان یەکەکانم گۆڕی هەرێکە لەجێ خۆیدا دەنێمەوە ئەوە دڵتا ئەکسەکەی پێدەدۆزینە کە دەکاتە لادانەکە پرسیاری 19 بە هەمان شێوەیە قوتابیان ئەو هەوڵدان بە خۆتان حەلی بکەن پرسیاری 19 و 20 هەردووشی وەکو یەکە باشە کاکە هەردووکان دەتوانێت دڵنیا بە دەتوانێت پێت حەل بێت وەڵامەکەشم داوە پێت پرسیاری 21 لە پرسیاری 21دا ڕێک لەو ساعتی تەنێک لە وەستانەوە دەجوڵە بە تاودانێک بڕەکەی چەندە سالب 3 مەتر بەسەر سێکەند دووجایە خێراییەکەی دوای تێپەڕبوونی 5 سرکە دەبێتە چەند زۆر ئاسانە خێرایی دوای تێپەڕبوونی 5
سدەکەین باسی مادەم کوتی لە وەستانەوە یەکێک لە چوار یاساکە بەکاردێنم یەکی لە چوار یاساکە بەکاردێنم لە وەستانەوە مادەم کوتی وەستان یعنی ڤی ئینیشەڵم چێ بابە ڤی ئینیشەڵم سەفرە تاودانیشم هەیە باشە کاتشی داوە چی دڵتا ئەکسی تدانێ یاساک بەکاردێنم دڵتا ئەکسی تێدا نەبێ کاتە ئەو یاسامان هەیە ڤی ئینیشەڵمان سەفرە و تاودانمان سالب سەیە بۆ سالب سێ وتە بۆ خۆی داوێتی باشە ئەوە چییە ئەوە تاودانەکەیە وە کاتەکەشمان پێنج دەوەرە لێکیان دە و بۆ دەردەچێت لادانەکەی دوای تێپەڕبوونی پێنج سێکان چەندە لادان ئەسەمە خێراییمان دیتەوە بەس دەتوانی بە ڕێگای دومیش بدۆزی هەر ڕێگەی چوار یاسایەکە لادان ئەو جاری یاسایەک بەکار بێنین لادانی تێدا دۆزینەوەی خێرایی کۆتایی تێدا نەبێ تەمان دەڵێ مامۆستا بۆ خێرای کۆتایی تێدا نەبێ کاکەجان پرسیارەکە دوو لەقەکەم باسە ئەو لەقەی دەکەم حسابکە ئەو لەقەت نییە یان دەشتوان یاسایشکە بەکار بێنی ڤی فاینەڵشی تێدا بێ دڵتا ئەکسی پێ بدۆزیەوە ڤی فاینەڵ توان دوو یەکسانەوە ڤی ئینیشەڵ توان دوو کۆ دوو ئەی دڵتا ئەکس باشە والحاصلی ئێستا ڤی ئینیشەڵمان سەفرە دڵتاتیشمان پێنجەوە هەر دەکاتەوە سەفر ئەو دووە پێکۆ دەکەنەوە سەفر ئەو پێکۆ دەڕۆن یەک بەسەر دوو دەنووسینەوە تاودانەکەمان سالب سەیە و دڵتاتیشمان دویە و توانی دویکەین قوربانجانەکەسان سالب 37.5 مەتر باشە پرسیاری 22 قوتابیانی خۆشەویست وەکووی حەلەکرێت جاوە بۆ تۆی لێ دەگەڕێم باشە پرسیاری 22 بۆ تۆی لێ دەگەڕێم پرسیارێکی ڕوونا و بەخوای پرسیار 22 ئەوانە قوتابیان زانین چۆنە پرسیار ئەتۆ ئەگەر یاسات زانی یاسات زانی تێبینیەکانت زانی بەدڵی پرسیارەکانتەوە پێشی کاردا بن نییە هیچ پرسیارێک لێ حاسێ نابێت ئێستا پرسیاری 23 ئەگەر تەماشا بکەیت باسی لە بەلەمێکی چارەکەدا لە وەستانەوە ئێوە تازە باسمان کردووە لە وەستان ڤی ئینیشەڵ ما سەفرە ئێوە تاودانی داوە و دوای دەڵێتی دووری 280 مەتر دڵتا ئەکسیشمان هەیە بڕی دوای خێرایی بەلەمەکە بدۆزەوە ڤی فاینەڵی دێ یاساک یەکی لە چوار یاساکەی بەکاردێنم بەس کام یاسای بەکاردێنم ئەوەی کە کاتی تێدا نەبێ ئەو یاسایی بەکاردێنم کە کاتی تێدا نییە تاشاکە ئەو یاسایە کاتی تێدا نییە کاتە دێم هەرێکە و لەجێ خۆی دادەنێمەوە ڤی فاینەڵەکەی پێ دۆزمە بابە دوایش دەڵێ کاتی پێویست بۆ بڕینی ئەو دووریە بدۆزەوە لێرەشدا دەتوانین هەرێک لە چوار یاسایەکەی بەکاربێنی باشە ئەتۆ ڤی فاینەڵت هەیە ڤی ئینیشەڵت هەیە تاودانت هەیە کاتە هەر لەیەکی لە چوار یاسایەکان ئەو یاسایەمان هەیە هەر یاسای تاودان بۆ خۆی خودی خۆی یاسای تاودان دەڵێن ڤی فاینەڵکەم ڤی ئینیشەڵ دابەش دڵتاتی ئەوی بەرە ئێرە ئەوش بێن ئێرە دای بنێەوە و بدەڕێت ینی شتەکە زۆر ئاسانە ئیشەکە ئاسانە دێنە سەر پرسیاری 24 دەڵە سەر پرسیاری 24 بۆ تۆی لێ دەگەڕم هەوڵدا بۆ خۆت حەڵیکەی باشە پرسیاری وەڵامەکەشم پێت داوە هەرێک لە چوار یاسایەکان بەکاردێنی پرسیاری 25 دەڵە تۆپێک شاوڵیانە بەرەو ژوور هەڵدرا ئەومە باس کرد لە پێشتر باسمان کرد چ بەسە خێرایی تۆپەکەلاری کاتێک لە هەوادا باسمان کرد خێرایەکە لە کەمبوون بەرەو زۆر بوون دەچێت وانە پاشان دەبێتە سەفر پاشان دو عادەت بە خێرا دەبێتەوە وایە خێرای تۆپەکە لە بەرزترین خاڵ دەبێتە چەند خێرایی لە بەرزترین خاڵ دەبێتە سەفر تاودانەکە لە بەرزترین خاڵ دەبێتە چەند 9.8 ناگۆڕێ لە نزمترین خاڵش دەبێتە 9.8 تاودان پێش بگاتە زەوی چەندە یعنی مەقصد بە نزمترین خاڵ پێش بگاتە زەوی هەر چەندە هەر 9.8 بەس بەچی بە سالب ئایا تاودانەکەی زیاد دەکەیان کەم دەکەیان بەنەگۆڕ دەمێتێت تەما بەنەگۆڕی دەمێنێتەوە پرسیاری 27 قوتابیان ئەو وێنەی بەرامبەرمان هەیە وێنەیەکی سترۆسکۆپی دوو تۆپ دەردەخات کە لە هەمان کات دەخراونەتە خوارەوە تۆپەکە لە لای چەپ ناوبراوە تۆپە ناوپڕە ئەو تۆپیان لای چەپ ئەویان ناوپڕە باشە تۆپەکەی لای ڕاستیش چییە ناو بۆشە ئەوەیە ولایە جوڵەی دوو تۆپەکە ڕوون کردەوە بە بەکارهێنانی خێرایی و تاودان تەبعاً لێرەکانەدا ئەمە دەڵێن چی لەبەرەوەی کەوتنە خوارەوەی سەربەستە دەڵێن دەتوانانی خێرایی هەردوو تۆپەکە بە هەمان دووری نێوان وێنەکان ڕوونکردنەوە تاودانەکەشی بە بەراوردی ئەو دووریانەی هەردوو تۆپەکە خێرا دەبن بەنزیکی هەمان تاودانیان دەست پێ دەکەن یان لەبەرەوەی کەوتنە خوارەوەی سەربەست تاودان بڵێن هەمان تاودانە بەڵام تاودان تۆپە بچووکەکەیان بەرەبەرە بەهۆی بەرگری هەواوە ئەگە بەرگری هەوا هەبێ ئەو بێگومان تاودانەکە چی لێتە دەگۆڕێ بەڵام ئەگە بەرگری هەوا نەبێ هەمان تاودانیان هەیە لێرە دەڵێ ئەگەر بەهۆی بەرگری هەواوە لە کاتی گاریگەری بەرگری هەوا بارستایی تەنەکە لە بەرچاو بگرە و هۆکارەکە کاریگەرەکانی تری فەرامۆش بکە وە شێوەی ڕوبەڕووی بڕگە و خێرایی و ئەوانەی تر یعنی بە کورتی مەفهومی پرسیارەکە ئەوەیە مامۆستا ئەگەر ئەو وێنەی دابووی پێی گوتی
دوو تۆپ بلێ کادا دەکەونە خوارەوە ناوەندەکە بێ هەوا بێ ناوەندەکە بێ هەوا بێ ئەو بێگومان ئەوە ئەتۆ هەما تاودانیان دەبێت بەڵام ئەگەر ناوەندەکە هەوای تێدا فرامۆژ نەکرابێ بێگومان تاودانەکەیان چۆن دەبێت جیاواز دەبێت باشە پرسیاری 28 نمایشکەرێکی یاری سێرک تۆپێک بەرەو سەرەوە هەڵدا لە هەوادا بە سەرەتا خێرایەکی V ئینیشەل هەڵدەدات نمایشکەرێکی تۆپێکی لە هەوادا خستە خوارەوە لە هەما ساد و بەراوردی تاودانی تۆپەکە بکات کاکە جان کەوتە خوارەوە هەڵدان هاویشتن هاوێژراو ئەوانە تاودانەکانیان نەگۆڕە بە کەوتنە خوارەوە تەنی سەربەست حیسابن یەکسەر دەڵێن چی دەڵێن تاودانەکەی نەگۆڕ و دەکات چەند سالە 9.81 پرسیاری 29 دەڵێت چەپکە گۆڕ شاوڵیانە بەرەو سەرەوە هەڵدرا هەڵدان کەوتنە خوارەوە یەکشتا لە جوڵێ پەپکەکە دەکۆڵینەوە لە ماوەی کاتێکی داریکراوە نرخی لادانی چەپکەکە وە خۆی دەمێنێتەوە بە چاوپۆشی لە شوێنی خاڵی بنەڕەت لە سیستەمی پۆتانیەکەدا دەڵێن بەڵێ باشە دووبارەی دەکەمەوە چەپکە گوڵێک شاوڵیانە بەرەو سەرەوە هەڵدرا باشە چەپکەکە دەکۆڵی ئەگەر لە چەپکەکە بکۆڵ لە جوڵێ چەپکەکە بکۆڵینەوە لە ماوەی کاتێکی داریکراودا ئایا نرخی لادانی چەپکەکە وە خۆی دەمێنێتەوە لادانەکە وە خۆی دەمێنێت ئەو مەسافەیەکە لێرە ڕۆشت بوو ئێرە خۆی دەمێنێتەوە دەڵێن بەڵێ ئایا نرخی ناوەندە خێرایی چەپکەکە وە خۆی دەمێنێتەوە دەڵێن وە خۆی دەمێنێتەوە بە چاپۆشین لە شوێنی خاڵی بنەڕەت یعنی لە شوێنی خاڵی بنەڕەت کە هەڵی دەدەی دەڵێن چی دەڵێن بەڵێ نرخی ناوەندە تاودانی چەپکەکە وە خۆی دەمێنێتەوە لەبەرەوەی خێراییەکە خۆی دەمێنێتەوە تاودانەکەش وە خۆی دەمێنێتەوە باشە پرسیاری سی قوتابیان دەڵێتکەی تاوەرێک بەرزەوە کە بەرزەکەی 80 مەتر چەپکوشێک لە دەستی کرێکارێک دەکەوێتە خوارە کەوتنە خوارەوەتەنی سەربەست مادە باسی کەوتنە خوارەوەتەنی سەربەست لێرەدا لە کەوتنە خوارەوەتەنی سەربەست ئەو گوتمان ئەو دوو یاسایەکە زۆر ئیشمان پێ دەبن ئەوەیە یەکەمیان V final توان دوو یەکسانە بە V initial توان دوو 2G دلتا Y ئەو یاسایە زۆر ئیش پێ دەبێت لێرەش بەرزیمان هەیە بەرزی یعنی چی یعنی دلتا Y بازم پێم گوتیتم بەسیدا دەنێ بە سالب لەبەرەوەی کەوتنە خوارەوەیە دەکەوێتە خوارەوە V initial ئۆتۆماتیکیان دەبێتە چی دەبێتە سەفەر V final دەبی دۆزیەوە باشە تاودانیشت هەمیشە هەیە تاودانەکە سالب 9.81 دەبەرە لەو یاساییدا بنێەوە دەتوانێت V finalەکەی بدۆزیەوە باشە بە وە دەبێت V finalەکەشمان بە چ دەرچێ بە سالب چونکە دەکەوێتە شوێ دەکەوێتە خوارێ قوتابیانی خۆشەویست لێرە لە پرسیاری 33 ڕادەوەستین هەتا وەکو دەرسی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ